سڵاوتان لێبێت. خەریکە دەنگۆی یەکلیستی حیزبە کوردەکان لە کەرکووک دەبێتە تەوەری سەرەکی کۆبوونەوەکان، هەرچەندە بڕیارە 6 ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکرێت، بەڵام ڕەنگە حیزبە کوردیەکان ئەو هەڵبژاردنیان لامسۆگەرتر بێت تا ئەوەی هەرێمی کوردستان. ئەگەرچی بڕیارە لە هەمان مانگدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان هەردوو لایەنی سەرەکی پارتی وێکێتیەوە ڕەنگە بۆ جاری دووەم هەڵبژاردنەکە دوا بخرێت. ئەمە ناوبەناو دەبێتە لێدوانی بەرپرسانی هەردوو حیزبەکە. ئەم بابەتە ئەمڕۆ لە دوو کۆبوونەوەی جیاوازدا باسکرا، لە کۆبوونەوەیەکی نێوان سەلاحەدین بەهادین و لاهۆر شێخجەنگی و عەلی باپیردا باسکراوە. دوای کۆبوونەوەی لەگەڵ سەلاحەدین بەهادین لاهۆر شێخجەنگی ڕایگەیاند لە پێناوەدا هەوڵ دەدەین کە لایەنە کوردستانیەکان لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان جیاوازتر مامەڵە بکەن و لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا کورد بە یەک لیز بەشداری هەڵبژاردن بکات. لاهۆر شێخجەنگی دەڵێت بۆ ئەم هەوڵە پشتیوانی سەلاحەدین بەهادین و یەکگرتووی بەدەستێناوە و ئەویش لا کۆبوونەوەکەدا گوتوێتی کورد لەو ناوچەدا بە یەک لیز بەشداری هەڵبژاردن بکات. دوای کۆبوونەوەکەش سەلاحەدین بەهادین ڕایگەیاند جەختمان لە ضرورەتی چاکردنەوەی دۆخی ناوخۆی هەرێم و چارەسەری ئاشتیانە و یاسایی کێشەکان کردوتەوە. ئەمینداری گشتی یەکگرتوو دەڵێت یەکگرتوو لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لە کاتی خۆیدا. کۆبوونەوەی دووەمی هەولێر لە نێوان عەلی باپیر و لاهۆر شێخجەنگی بووە کە دوای کۆبوونەوەکەی عەلی باپیر ڕایگەیاند با پێویست زانرا لایەنە کوردیەکان هەوڵ بدەن لە پێناو لە دەستنەدانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان هەماهەنگی و ڕێکەوتنیان هەبێت. عەلی باپیر دەڵێت باسمان لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کردووە و هەردوو لا هاوڕا بوون کە پێویستە لەژێر هیچ پاساوێکدا هەڵبژاردنەکە لەوە زیاتر دوانەخرێت. هەڵوێستی کۆمەڵی دادگەری بەراورد بە حیزبەکانی دیکە جیاوازە. بەو پێی دووشەممەی ڕابردوو عەلی باپیر ڕایگەیاند دواخستنی هەڵبژاردنەکان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لەکەیەکی گەورن لەسەر کۆی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان. جگەلەوەش کێشە و قەیرانەکان مەترسی جددیان لەسەر قەوارەی هەرێمی کوردستان دروست کردووە. لە ڕوانگەی عەلی باپیرەوە ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەی سلێمانی هاوشێوەی پەرلەمانی کوردستان ماوەیان بەسەر چووە، بۆیە بڕیاریاندا سەرجەم نوێنەرانیان لە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەی سلێمانی دەست لە کارکێشانەوەی خۆیان پێشکەش بکەن. ئاسوودە بن.